گفتوگۆ دەکەین لەسەر ڕووداوەکان و چۆن بچینە نێو ساڵی 2025ەوە گفتوگۆ دەکەین لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر سامان شاڵی کە بەڕێزیان بەسپاسەوە لاولێرە و لەگەڵمانە شرۆڤەکاری سیاسی نێودەوڵەتی. دکتۆر سڵاوت لێ بێم کاتت باش. چەند ساعتێکی تر دەچینە نێو 2025ەوە. ڕوانینی تۆ چییە بۆ ساڵی 2024 ساڵێکی چۆن بوو بە گشتی؟ پێشەکەی ئەمێ پیرۆزبایی ساڵی تازە لەگەلی کوردستان و هەموو گەلان بکەم. هیوادارم ساڵی تازە ساڵی هیوا و ئامانجەکانی گەلەکەمان و بە یەک ریزی و بە یەکتەبایی بتوانین بە یەک دەنگی بچینە پێشەوە بۆ ئەوەی مافەکانی گەلی کورد بپارێزین. طبعاً ساڵی 2024 ساڵێکی چۆنەڵێ ئالۆز بوو. زانیمان ئەو ئەحداسانەی کە جەنابیشی ڕوونی کردەوە هەمووی ئەحداسی زۆر گرنگ بوو کە ڕوویە لە 2024 بە تایبەتی شەڕی ئیسرائیل و غەزە و لەگەڵ حەماسە وای لێ کرد ئەو چڕوپڕی ئەو هجوومە ئیسرائیل کە کردیە سەر ئەو دوو هێزە وای لێکردن و سەرکردەکانی کوشتن وای لێکردن کە زۆر لاواز بن و ئەمەش بەشە بوو لە استراتیجیە و خۆپاراستنی ئەمنی ئیسرائیل لە خۆی ئەگەرد. طبعاً ئەوەش گەشتە ئەوەی کە بەم شێوەیە کە لێدرا هێزی ئێران لە ناوچەکە تەحجیم کرێ یان لاواز کرێ و لەوە زیاتر کە ئیسرائیل کە سووریا ڕووخا و زانیمان ئیسرائیلیش توانی جەبەلی شێخ و ئەو منتیقانە هەمووی بگرێ و بە شروپڕی لە هەموو جێشی سووری بدات و ئێستا زانین وەزعەکە زۆر هێشتام ناسەقام گیرە لە سووریا. طبعاً ئەمەش هەمووی بە نهێزی پشتیوانی ئەمریکا و نێودەوڵەتی بوو بۆ ئیسرائیل کە توانی ئەم ئامانجانە بەکاربێنە. طبعاً نفوذی ئێران لە ناوچەکە کەم بۆ بەڕوخانی سووریا لێرە هێزێکیکە هاتە سەرەوە ئەویش هێزی تورکیایە کە زۆر لە بەحسێکەن کە ئەمە چۆنەڵێ عوسمانی تازەیە دەوڵەتی ئیسمانی تازەیە. زانیمان لە 2000 لە قەرنی 16 بۆ 19 ئیمپراتۆڕی عوسمانی هەبوو. ئێستاش ئەمیش بەدوای ئەو خەوەنانەوە ئەڕوات کە بتوانێت ئەوە وای لێکرد ئێستا منافەسەیەکی زۆر هەیە لەسەر نفوذ لە منتیقەکە لە ڕۆژهەڵاتە لە بینی ئێران و تورکیا. طبعاً ئەمەش والیەکە هاتنەوەی ترامپیش بۆ حکوم ئەوەش لایەکی گرنگی معادلەکانە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و هەروەها لە ئەوروپا لە شەڕی رووسیا و ئۆکرانیا و هەروەها شەڕی گەورەکەی لەگەڵ سینا و مەسەلەی یەقوتبی نامێنێت ئەقتابی کە دەرەکەوێت لەم ساڵی 2025 ئەمانە هەمووی کاریگەرن لەسەر ئەوەی کە بزانین بەرەو چۆ ئەڕۆین چی لە ڕووی ئابوووریەوە چی لە ڕووی سیاسیەوە چی لە ڕووی عسکەریەوە. باشە دکتۆر پێم خۆشە تۆزێک باز لە ڕەوشی کورد بکەین بۆ ساڵی 2025 پێ دوایە چۆن دەبێ لە ڕووی سیاسیەوە لە ڕووی ینی وەکو نەتەوە مقاوماتی نەتەوەیمان بەهێزە تۆ زۆر زارباز لە هەندێک بنەما دەکەی کە گرنگن بۆ نەتەوە. پێم خۆشە هەندێک ڕوانینی جەنابەت لەو ڕۆ بزانم. والله طبعاً ئەوەی کە ڕوویە لە سووریا گەل لە سووریا و دەست پێ بکەین ئەوەی سووریا ئێستا زۆر گرنگە کە بتوانن خۆیان ڕابگرن چونکە هاتنی ترامپ وتم عیلاقەیەکی باشی هەیە لەگەڵ ئۆردوگانە ئایا بەرەو چۆ ئەڕوام عیلاقەتە ئایا کورجارێکیکە وەکو چۆن لە ئەفرین جێشی ئەمریکی هاتە دەرەوە ئایا جێشی ئەمریکی یەتە دەرەوە لە سووریا و دەستی تورکیا واڵا ئەکەن. بە قەناعەتی من ئەوە ڕوون یعنی زۆر زەحمەتە چونکە زەختێکی هەیە لە کۆنگرسی ئەمریکی چ لە مەجلیسی پیرانەوە چ لە نوابەوە کە
کورد ئەبێ بپارێزرێت لەو ناوچەیە بەنسبەت تەماشاکەین حرەکەیەکی باشیش هەیە لە تورکیا کە باخچەلی و ئەوان داوایان لە عەبدوڵڵا ئۆچەلان کردووە کە بچێتە ناو پەرلەمانی تورکیا و کێشەکان لە ناو پەرلەمانی تورکیا و هەنگاو هەیە و ئێستا گفتوگۆ هەیە لەو ناحەیەوە ئەوەش سەر بگرێت کە ئەو چۆنەڵی شەڕە بە شێوەیەکی ئاشتی و بتوانن کێشەی کورد لە تورکیا بە شێوەیەکی دیبلۆماسی و سیاسی هەڵکرێ ئەوەش هەنگاوێکی باشە بەنسبەت ئێمەوە لە باشووری کوردستان کێشەکە پێشەوەی کێشەی خەڵکی کە بێ کێشەی ناوخۆمان هەیە ئێمە کێشەکەی کوردیش لە هەموو پارچەکانە کێشەی ناوخۆ دەرەجەیەکە ئێمە بتوانین کە دوای بەحسی هەڵبژاردنەکەش کرد کە دوای ئەو هەڵبژاردنە بتوانین خۆمان ڕێبخینەوە بتوانین هێزەکانمان یەک بخینەوە ئەوە زۆر گرنگە بۆ ئەوەی بتوانین بە نەفەسێکی تازەوە بە چۆنەڵی بە قووەتێکی تازەوە بچینە ناو ئەمەلەی سیاسیە لە 2025 چونکە ئەوە زۆر گرنگە بۆ پاراستنی خۆمان کورد لەم معادلەی کە ڕوئە لە شەرقی ئەوسەدا زۆر بەهێزە و لاوازی شەیە خاڵە لاوازەکانی ئەوەیە کە ماڵی کورد یەک نییە ئەوە ئەبێ چۆن ڕێبخرێتەوە و ئەبێ بە استراتیجیەک و بینێت دەرەوە بەڵام لە لایەکی کێشەوە کە توانیمان نمونەیەکی جوانی پێکەوە ژیان و هەروەها چون لە سووریا کە توانی عەرەب و و کەمایەتەکانی تریش لە سووریا لە قەسەد کۆبکاتەوە لە هەسەدا و هەروەها لە باشووری کوردستانیش توانیان نمونەیەک بە هەموو کەم و کوڕێکەوە پێکەوە ژیان و تەعەدودیەت و ئەمانە ڕووکەین ئەمەش بەشێکە لەوەی کە سیاسەتی غەرب بەدڵێتی پشتیوانی دەکات بەم شێوەیە کە بتوانیت دوورکەویتەوە لە تنگوتیژی دوورکەویتەوە لە زۆر بەهایتر هەیە کە دژی قیەم و قیەمی غەرب هەیە طبعا نەبێ ئێمە نزیک بین لە قیەمی ئەوانەوە بۆ ئەوەی بتوانین هەردوو لە ئێمە ئیستیفادە بکەین لەوان ئەوانیش ئیستیفادە بکەین لە ئێمە بەڵام ئێمە ئەبێ خۆشمان پارێزین طبعا کەلتوری خۆمانەیە دینی خۆمانمان هەیە ئەمانەش ئەبێ لە لای چکەشەوە بپارێزرێت بەڵەن سێ بخینە نەو ئەو معادلەیەوە کورد ئەتوانیە دەورێکی باش ببینە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا باشە دکتۆر باز لە گەلی کورد بکەین وەکو پێکاتێکی نەتەوەیی ئەنی لە جێگەیەکدا دەڵێ لەگەڵ کەمبوونەوەی بە ئەخلاقیەکان دەوڵەتی نەتەوەیی دەکەوێتە ژێر پرسیارەوە ئەنی باز لەوە دەکەی کە گەلان تەنها بوونێکی جوگرافیان نییە بەڵکو تۆڕێکی ئاڵۆزی مێژووی و ناسنامەی هاو بەشن پێکەوە پێ دوایە بنەمایانە لە نێو میلەتی کووردا هەیە لە نێو کووردا هەیە وەکو نەتەوەیەک بەڵێ کورد نەتەوەیە کورد زۆر نیقاش هەیە ئێمە نەتەوەی نیان نا ئەو گفتوگوانە هەیە ئەو بەهانەی کە من بەحسم کردووە زۆر هەیە لەگەلی کووردا ئێمە چۆن ئەتوانین ئەو بەهانە بخینە پێشەوە لە ناو ڕنگ باتەوە لە ناو گەلەکەمانە مشکلەکەی ئێمە زۆر لەو بەهانە گەورەترە مشکلەکەمان مشکلەی سیاسیە مشکلەی با بڵین قووەت و مشکلەی تعسوبە مشکلەی ڕقا مشکلەی ئەو مشکلانە کە نابێ سیاست بەو شێوەیە ناڕوا بەڕێگاوە سیاست بە دیبلۆماسیە دەڕوات کورد دیبلۆماسیەتی دەرەوەی زۆر باش بردووەتە پێشەوە بەڵام لە ناوە ئێمە دیبلۆماسی کوردی زەعیفین بۆ بتوانین ئێمە لەگەڵ عەرەبە یان لەگەڵ شیعەیان سوننا یان لە دەرەوە دابنیشین لەگەڵ هەموو دەوڵەتەکانی بۆ لە ناو خۆی خۆمانە نەتوانین دانیشین ئایا ئەم بەهانەی کەم بەحسیەکەین بۆ ناتوانین ئێمە ڕووی خینەوە بۆش میلەتەکەمان لە خۆمان دوورخینەوە لەبەر ئەوەی یعنی حیزبی سەرو میلەتەکەەوە بۆ بەهاکانی میلەتەکەەوە ئامانجەکانی میلەتەکەمانەوە ئەبێ بە پێچانەوە بێ حزب لە خزمەتی گەلابێ لە خزمەتی ئامانجەکانی گەلابێ پیرۆزە هەچ کەس هەج حزبێک هەڵبژێریە ڕێگایەکی پیرۆزە بەڵام ئەو پیرۆزیە بۆ خزمەتی گەلەکەمان بەکار بێت باشە دکتۆر لە جێگەیەکدا دەڵێ دوو فاکتەری سەرەکی
با بڵێن کۆنتترۆلی ئەخلاقی میلەتێک دەکەنەوەنیش پارە و هەژارین ینی باز لەوە دەکەی کە دەڵی کاتێک کە پارە با بڵێن لە دەستی گەندەڵەکاندا دەبێت بە بێحساب و کتاب زیاد دەکات ئەمە کێشەی گەورە بە دوای خۆیدا دەێنێت پێ وایە ئێمە لە 2025 دەتوانین هەم دۆخی ناوخۆییمان ڕێک بخینەوە وام دۆخی کۆمەڵایەتی خۆمان باشتر بکەین ڕێژەی هەژاری و دەوڵەمەندی ینی ئەو جیاوازیە زۆرەی کە هەیە ئەو تەبقاتی کە دروست بووە بتوانین کەمی بکەینەوە. بەداخەوە تاکوین ئیمڕۆ نەمانتوانیوە کە ئەو جیاوازێ دروستکەین پارەکە زیاتر ئەبێ بەدەستی گەندەڵکارانەوە و پارە دیار نییە داهاتی هەرێمی کوردستان دیار نییە ئەم پارەیە دیار نییە زۆر لەبەر ئەوەی شەفافێت نییە ئەو شەفافەتەی کە نییە وای لێ کردووە ئەم گەندەڵەکان لە ناو ئەو سێبەرا خۆیان بشارنەوە و محاسبەش نییە چونکە یاساش ئەو دەورەی نەماوە بەداخەوە لەبەر ئەوە بینین کە ئەمانە جیاوازی تەبقی دروست بووە لە تەماشاکەی گەندەڵەکان پارەی زۆریان بەدەستەوەیە یاری پێەکەین لە هەمان کاتێ بێکاری هەژاری نەبوونی موچە یعنی ئەوە کە گەورەترین شتە کە گەورەترین طبقەی گەلەکەمان خەڵکی کوردستانی باشووری کوردستان زۆرینی لەسەر موچە ئەژی تۆ ئەگەر نەتوانی موچەی میلەتەکەی خۆی دابینکەیت و هەمووی بڵێ وەڵا خەتای ئێمە نییە خەتای بەغایە ئەی تۆ دەوری چییە کاکە ئەی دەورەکەی ئێوە چییە کە نەتوانن موچەکە دابینکەن بەم هەموو کوڕی کە هەیە ئەبێ ئەم تەوازونە ڕاگرن چونکە ئەگەر هات و موچەی خەڵکتاننا بازار ئەبوژێتەوە بێکاری کەمە بێتەوە ئیش زۆرە بێت بەڵام بەعکسەوە تەماشاکەی هەتاکوون ئیمڕۆ ئەو بازارە ئەچیتە بازارەوە بازار هەمووی ناڵێنێ بەکاری زۆرە خەڵکی هەژاری زۆرە بەداخەوە ئەبێ ئێمە هەوڵێکی جددی بین لە 2025 کە بتوانین ئەو معادلەیە ڕێبخینەوە کە بتوانین خزمەتی گەلەکەمان کەین و گەندەڵی نێڵین و هەوڵ بین زیاتر شەفاف بین لەگەڵ میلەتەکەمانە. باشە دکتۆرەوە لە دەرەوە دەژین پێم وابێ بە دیاریکراویش لە ئەمریکا دەژین ینی کاتێک وەکو کوردێکی خەمخۆر ئەوێ دەبینێن وڵاتانی پێشکەوتوو دەبینێن چه خەونێکتان لا دروست دەبێ ینی چەند جاراواتت خواستووەت بۆ چ شتێک کە بۆ مناڵی خۆزگە ئەم شتەش لە نێو میلەتی ئەمەشدا هەبواە ئەم ڕەفتارە سیاسیە ئەم ڕەفتارە کۆمەڵایەتیە ینی ئەم دیاردەی لە کۆمەڵگی ئێمەشدا هەبواە چ شتێک جێی سەرنج بووە بۆ تۆ لە دەرەوە؟ طبعاً ئەوەی سەرنجە لەوەیە کە لە سەر و هەموو شتێکەوەیە لە سەر و هەموو کەسێکەوە ئەویش یاسایە عەدالەتە ئەو دووشتە کە مەرجی تیا هەیە و یەکسانی لە بینی خەڵکەکە ئەوەش یاسا دروستەکە عەدالەت دروستەکە کە تۆ سیستەمێکت هەبێ عەدالەت هەبێت هەموو خەڵک لە سەرۆکی چۆنەڵی ئەو وڵاتانەوە هەتاکوون عملەیەک وەکو یەک یاسا سەیرێکات یعنی یاسا ئەبێ بەسەر هەمووە وەکو یەک بێ کە تۆ یاسات هەبێ و یاسایەکی سربەخۆت هەبێ بتوانێ خزمەتی گەلەکەی بکە و هەروەها پەرلەمانێکت هەبێ پەرلەمانێکی بەهێزێ بێ ئەم یاسانە داڕژێ بۆ خزمەتی گەلەکەت نۆکو بۆ خزمەتی حزبەکان یان بۆ ئەم حزب یان ئەو حزب لەبەر ئەوە هەتاکوون ئەو داخوازە هەبێت ئەم میلەتە بەداخەوە ناگەینە ئەو ئامانجەی کە ئێمە ئەمانەوێت ئەبێ یەکسانی هەبێت ئەبێ یاسا هەبێت ئەبێ پەرلەمان خەڵکی ئەبێ پسپۆری تیاابێ کاکە کە سەیری ئەمانەیەکەن کە ئەچنە پەرلەمانەوە بەداخەوە تەماشاکەی پەرلەمانەکە ڕۆژ بە ڕۆژ لاوازە بێت هیوادارین ئەم دەورەیە باشتر بێت بەڵام ئەوەی کە دەرەکەوی ئەو کەسانەی کە دەرچوون قسمێکیان لەو مستەوایە نین کە هەڵبژێراون چوونەتە ناو پەرلەمانەوە بەڵام هیوادارم من غەڵەت بم ئەوان پیشانمان نن کە زۆر بەهێزترن لەوەی کە خەڵکەکە خوێندنەوەیان بۆ کا پێشەوەی بچنە ناو پەرلەمانەوە ئێمە وەختێک ئەتوانین بگەینە گەلان کە بتوانین وەکووتم یەکەم یاسا دووهەم نێڵین گەندەڵی نێڵین شەفاف بین
یەک ریز بین هێزەکانی پێشمەرگای یەک بێ بتوانین ئابووری گەلەکەمان ڕنگاوڕنگکەین نۆک و هەر لەسەر نەوت و غاز بوێ کە داهاتەکەشی دیار نییە ناچێتەوە خەزێنەی حکوومەت ئەمانە هەمووی وای لێکا کە چۆنەڵێ کشت و کاڵتە هەیە سیاحەت هەیە پیشەزازیت هەیە ئەمانە پێبگەێنین ئەمانە کە هەلی کارە دۆزێتەوە بۆ خەڵکی هەژار و خەڵکی کوردستان کە ئێمە توانیمان لە تەندروستی تخوا حەزەکەم نەختێ لێرا بۆ سنەسەر تەندروستی چونکە تەندروستی ئیمڕۆ گەلەکەمان زۆر ئەناڵێنێ بەسەر چی دەرمانی خراپەوە چی خەدەماتی لە خەستەخانە گشتەکان هەیە بەرەو خراپێڕوە فەرموو بەغا خەستەخانەی کردەوە خەستەخانەیەکی کردوتەوە 6 قاتە پێڵەن خەستەخانەی گەل دەباشە پێم لە حکوومەتی هەرێم چەند خەستەخانەی کردوێتەوە هینی گشتی کە خزمەتی فەقیر و هەژار بکات کاکە زۆر گرنگە ئێمە خەڵکەکە ڕووکاتە ئەو شوێنانە هەروەها لە بەشی تعلیم و تعلیمی عالی پەروەردە دکتۆر هەر لەسەر تەندروستی ڕاتەگرم ئێستا پرۆسێک دەستی پێکردووە لە هەرێمی کوردستانە وزارەتی تەندروستی بەشێک لە کەرتەکانی خۆی دەدا بە ئەهلیان دەکا یعنی دەیاندا بە کەرتی تایبەت بەڕێوەیان دەبا ئەوە لە دەرمان و مەوادی تاقیگەکانەوە ینی وەکو دەڵێ نەخۆشخانێکی زۆری ئەهلی دروست کراوە و نەخۆشێکی زۆری بۆ ئەدۆزنەوە یعنی نەخۆشخانە حکومیەکان پشتگوێ خراون واد لێکن کە تۆ نەخۆش بووی ڕێو بکەوێتەوێ بڵێ شتێک پارە زیابم قەرزیشی بۆ بکەم بەس ڕێم نەکەوێتە نەخۆشخانە حکومیەکان ینی ئەم حاڵەتانە لە دەرەوە چۆنە ینی یەکسەر دەڵێنەوە لە ئەوروپا ژوایە لە ئەمریکا ژوایە لەوێ خەڵک موچەلە کاتی خۆی وەرەگرێژ ینی دابینە ینی حەزەکەم قسە بکەی لەسەر ئەوە ینی تێبینی تۆ چیە لەسەر ئەوە کاکە من لە چاوپێکەوتنی پێشوو شاوتومە پلان هەیە بۆ 2 سەکتەر یەکێکیان تەندروستیە یەکێکیان پەروەردە و خوێندنی باڵایە کە ئەمانە بکرێ بە کەرتی تایبەت و ئەمەش کە گەورەترین زەرەرە لە گەلەکەمان چووکە فەقیر و هەژارمان هەیە خەڵکی هەیە ئیمکانیەتی نییە تۆ شەوێک لە خەستەخانە بیت 1 میلیۆن دینار بیت یان بۆ چی بۆ سکانێک یان 500,000 بیت دەرمانی وەرگریت ئەمەلیاتی بۆ بکەن 200,000 دۆلاری لێ بکەن ڕاستە لە دەرەوە کەرتی تایبەت هەیە ناڵم نییە بەڵام کەرتی گشتیش هەیە لە ئەمریکا مدیکاڵ هەیە مدیکێر هەیە کە خزمەتی بە خەڵکەکە بە تایبەتی تەقاعودەکان ئەوانەی کەم دەرامەتن خزمەتیان نەکات تۆ ئەگەر داهاتی لە حدێکی معەن کەمتر بێ هەموو شتێکی پێشکەشەکات بە خوڕایی دەرمانەکەش پارێ لەسەر ناکات خۆ ئەمە دەوڵەت نییە هیم بکەین کە وایە ڕاستە کەرتی تایبەت هەیە بەڵام حکوومەت پژگیری ئەو کەرتانەکات و داعمیانەکات لەبەر ئەوە هەموو هینێکی پێشکەشەکە هاوکارێکی پێشکەشەکە خزمەتی پێشکەشەکە لە بەریتانیا نەشنەڵ هێرت هەیە ئەویش بە هەمان شێوە لە کەنەدا بەڵام لای خۆمان هەبوو هەموو شتێک بەڵام ئەم هەموو شتە هەمووی وردە نامێنێت ئەوە جێگای داخە بەڵام جۆم لە دوێنێ لە وەزیری تەندروستی گرکەوتی هیچ ئەم خەبەرانەی کە ئەرێ بە کەرتی تایبەت هیچ ڕاز نین بەڵام ڕۆژانی دەرەکەوێ ئەگەر ئەم قسانەی کە وەزیری تەندروستی وتی کە ڕاز نییە هیوادارین قسەکانی وابێت کە ئەو وەزعا بەو شێوەیە نەبێت کە ئەم خەڵکە بەڕاستی وەزعی خراپتر بێت لە باتی ئەوەی وەزعی بەرەو باشی ببین وەکووتم لە بەغا ئەو خەستەخانە گەورەیە 6 قاتە کراوەتەوە هەبواە لە سلێمانی و هەولێر و دهۆک و هەڵەبجەش 4 خەستەخانەوە گەورەمان کرداوە ئێمە بۆ کەرتی گشتی بۆی خەڵکەکە بتوانێ خزمەتکە ئێمە هەر نەشمان توانیەوە خەستەخانەکانی کە هەن ئیستا نەوژەنی کەینەوە چ بە ئەجیزەکانی چ بە بینایەکانی بڕۆ بزانە هەمووی وێرانەیە بەڵام فەقیر و هەژار چاریشی نیارە بێ ڕووی تێبکات و خزمەتیکە هیوادارین لە 2025 ئەم خاڵانە هەمووی بەرچاو کرێت و حکوومەتی
کەیەت ئەم حکوومەتە تازەی کە پێکەوەرێ ئینشەڵڵا بتوانێت زیاتر خزمەت گوزاری پێشکەشکە بۆ خەڵکی کوردستان بە تایبەتی ئەوانەی کە مامناوەندن و خوارەوە لە طبقەی هەژارەکانە. زۆر بەڕێز دکتۆر سامان شاڵی سپاس دەکەم، سپاس کە لاولێرە و لەگەڵمان بووی، سپاس بە وتەکانت بێگومان لە خەمخۆریەوەی بۆ خەڵکی کوردستان، بۆ ئایندەی کوردستان.